یەکێک لە گفتوگۆکان ئێمڕۆمان لەگەڵ میوانەکانمان قسەکردن لەسەر یاسای هەڵبژاردنە و یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێکرێت یەکێتی لەگەڵ هەموارکردنەوەی یاساکەیە بابزانین بۆ یەکێتی پێی وایە یاسای پێویستە هەموار بکرێتەوە یەکێتی بۆ لەگەڵ فرە بازنەیە لەگەڵ پارتیە بەکۆ گەشتون لەسەر چی ناکۆکن و لەسەر چی کۆکن هیچ خاڵێکی تایە کۆک بن لەسەری ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکجوتیار مەخموری کە بەڕێزیان ڕایشکارن لە دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکجوتیار سڵاو لێبێ زۆر بەخێر بێت. زۆر سپاس سڵاو لە ئێوەش خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەیانیەکی نوێ لەگەڵتانم باز لە کۆمەڵێک باسی هەڵبژاردن بکەین ئەو هەڵبژاردنە یاخود بڵێ ئەو پەرلەمانەی کە بەو مناسبەیەوە کە یادی ڕاپەڕینەکان نزیک بۆتەوە لێرەوە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵک دەکەم ئەو پەرلەمانەی کە بە خوێنی هەزاران شەهید هاتووەتە بەرهەم ئێستا چی بکەین و چۆن بیپارێزین. زۆر باشە کەواتە کاک جوتیارەمێ پرسم ئێمە خۆمان یاسایەکمان هەیە یەکێتی داوای هەموارکردنەوەی دەکا هەر نەک یەکێتی هێز و لایەنە سیاسەکانی تریش داوای هەموارکردنەوەی دەکەن بۆ ئەیانەوەی هەموار بکرێتەوە گرفتی چیە گرفتەکەی لەکوێدایە؟ خۆی تا ئێستاکە بە یاسایەک یاخود ئەو یاسایی کە کاری پێکراوە لە ساڵی 1992 داڕێژراوە لەوانەیە هەندێک خاڵوبەندی دەستکاری کرابێ بەڵام ئەوەی کە گرنگە تا ئێستاکە لە عێراق سەیرەکەی چەندین جار ئەو یاسایانەی کە لەوێ هەیە هەموار کراوەتەوە ئێمە 30 ساڵ لەمەوبەر بەو یاسایە کارمان کردو ئێستا کەش پێویستی بەوەیە ئەو یاسایە هەموار بکرێتەوە لەسەر ئەساسی ئەوەی بکرێ بە فرەبازنەی یا فرەبازنەی لایەنی ئیجابیاتەکەی چیە سیرەکەی کۆمەڵانی خەڵک دەتوانن لە چوارچێوەی بازنەکانی خۆیان دەک بدەن بە کاندیدەکانی خۆیان و ئاشکردنەوەی هەڵبژاردنە لەگەڵ کۆمەڵانی خەڵک یا لەگەر دەنگدەر چونکە تۆ سیر کە مەسەلەن دەنگدەرێک کاتێک لێرە دەتوانی کاندیدێک هەڵدەبژێرێ لە دوهۆکەوە ئەو کاندیدەی کە مەسەل ئەو دەنگانەی کە دەڕۆر لە یەک بازنەی هەرێمی کوردستانە تۆ زۆرترین کاندیدەکان لە دوهۆک دەرەچێت ئەو کاندیدانەی کە دەرەچێت لەگەڵ معاناتی خەڵکی سلێمانی یان معاناتی خەڵکی هەڵەبجە نازانێ و نازانێ مەسەلەن لێرە چ دەگوزارێت لەوانەیە شارەزا بێ ئەو کاندیدەی کە لەوێ زۆرینەی کاندیدەکان دەرەچن بۆ پەرلەمانی کوردستان بەڵام نازانن لە هەرێمی کوردستان یاخود بڵێن لە سلێمانی یا لە ڕانیە یان لە قەڵازیان لە ناو هەولێر کۆمەڵان چیان پێویستەوە نەواقسەکانی ئەو سنوورە چییە؟ جا لەبەرەوە فرە بازنەی کە بکرێ بە چوار بازنە سیرەکەی کاندیدانی هەڵەبجە ئەگەر هەر چەندیش بێت خەڵک کەم بەشدار بێ خەڵک زۆر بەشدار بێ لەو سنوورە یان لەو چوارچێوەیە بازنەیە کاندیدانی هەڵەبجە دەرەچێت یان کاندیدانی دوهۆگیان هەر شوێنێکی تر. باشە ئەمە دەرفەت بۆ حزبە گەورەکان نادا بۆی کە هەمیشەوان بە بەیەزی بمێنەوە حزبە بچووکەکان کورسی پێویستنێنن خۆی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لەو بازنەیە جەماوەریەتی ئەو خەڵکە یاخود جەماوەریەتی ئەو حزابانە چەندە مەسەن لەو یاسایە سەیرەکەی ئەوەی کە دەمێنێتەوە ئەو زیادەی دەنگانە دەچێتە سەر زۆرینەی دەنگەکان لەوانەیە لایەنی سلبی و لایەنی ئیجابی هەبێ بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لایەنە ئیجابیەکەی زیاترە باشە ئێوە ئەم پێشنیارانەتان بە پارتی وتووە؟ بەڵێ ئەو پێشنیارانە لە کۆبنەوەی 28 دوو کە لە چەند ڕۆژێ لەمەوبەر لەگەڵ پارتیا لەسەر زۆر خاڵگەیشتی باشە ئەوان دەڵێن چی لە چیا ناکۆکن لە چیا کۆکن؟ خۆی ناکۆچیەکان پێم وایە تا ئێستا کەم بۆتەوە ئەوەی کە لەسەری پێک هاتوین وەکو ڕاگەاندنەکانی ژێلانیان کرد مەسەلەن چوار بازنە بێ بازنەکانی هەڵەبجە سلێمانی هەولێر دوهۆک و ئەو بازنانە بە پێی بەڵام لەسەر ئەساسی بایۆمتری دەنگدانەکە بکرێەوە ئاماری وەزارەتی بازرگانی عێراق بکرێ بە بنەماوە لەسەر لەگەڵ کۆمسیارانی سربەخۆیی عێراق
هەماهەنگی بکرێ و بایۆمەتریەکەی ئەوان بکرێ بە بنەما خود بڵێن دەنگدان و دابشکردنی کورسی لەسەر ئەوان چکە ڕاستی تێبینیەکی زۆر هەیە لە بینی دەنگەکانە سیرەکەی لە هەرێمی کوردستان دەنجێکی زۆر هەیە کە تا ئێستاکە تۆماری دەنگدەران پاک نەکراوەتەوە بەڵامەوەی لەگەڵ عێراقا سیرەکەی 400,000 فەرقێک لەگەڵ عێراق 400,000 بەڵێ باشە لەسەر ئەمە گەشتن بەچی گەیشتون بەوەی کە یەکەم شت هەرێمی کوردستان بکرێ بە 4 بازنە دوو بایۆمەتری لەسەر ئەساسی بایۆمەتری بێ سێ بنەماکە وەکو باسم کرد ئەحسای وەزارەتی بازرگانی عێراق بکرێ بە بنەماوە لەگەڵ کۆمسیاران پێک هاتوین لەسەر ئەوەی کە بایۆمتری یاخود بڵێن تۆماری دەنگدەران ئەوان بکەین بە بنەمای هەڵبژاردن و بکەین بە ئەساسیاتی دابشکردنی بازنەکان باشە بەدەر لەمانە باز لە پێکاتەکان نەکرێ کورسی کۆتای پێکاتەکان زۆر جار دەوترێ کورسیانە ینی پارتی دموکراتی کوردستان بە شێوەیەک دایناوە کە ئەو کەسانی لە خۆیەوە نزیکن ئەو کەسانە دەربچن یەکێتی تۆزە تەحەفوزیە لەسەر ماڵە بێ گۆرانکاری تیا بکرێت یەکێتیوێکی لەم کورسیانە بکرێت خۆی کورسی پێکاتەکان 11 کورسیە هەمومان نەزانین کورسی پەرلەمان 100 کورسیە کە دەنگەدرێ بەڵام 11 کورسیە بەپێی ئەو پرۆژە یاسایە کە تەقدیم کراوە و پێم وایە تا ئێستا لەسەر نیقاش لەسەر ئەوە هەیە و شەمەی داهاتوو کۆبنەوە دەکرێت بۆ درێژەدان بە کۆبنەوەی ڕابردوو ئێمە خۆمان نەکردووە بە ئەوەی کە بڵێن نەک لایەنگەر یاخود بڵێن ئێمە ئەمانەیە کورسیەکان بە شێوەیەکی عادیلانە دابشکرێ ئەوەی کە داوا کراوە لە یاساکە کورسی بڵێن مەسیحی دوان بۆ هەولێر دوان بۆ سلێمانی یەکی ئەرمەنیش کە دەکەوێتە دهۆک و کورسی تورکمانەکان سێ بۆ هەولێر دوو بۆ سلێمانی ینی بە شێوەیەکی عادیلانە لەسەر ئەساسی باسنەکان دابش بکرێ و لە پرۆژە یاساکەش وا هاتووە مەسەرەن هەر کەسێک لە پێکاتەکان یاخود لە ئەوانەی تر کە دێن خۆیان هەڵدەبژێرن ئەگەر بەسەر بەخۆیش بێ لە پێکاتەکان مەسەرەن 500 دەنگ بە ئیمزا و ناو هەموو شوێن و ئەوانە بە ژمارە تەلەفۆنیان هەبێ و بۆ ئەوانەی تر کە سەربەخۆ بن جیا لە پێکهاتەکان مەسەرەن 1000 ناوی هەبێت چکە پێویستە پاڵپشتیەک هەبێت لەسەر ئەوە بەڵام ئێمە وەکو کورسی پێکهاتەکان پێم وایە دەبێ بە شێوەیەکی عادیلانە بەسەر شارەکاندا دابش بکرێت چکە تۆ سیرکە تا ئێستا کە تورکمانێک لە قەرەتەپە و یاخر لە شوێنەکانی تر لەو شوێنانی کە تورکمانی تێدا لە هەرێمی کوردستان لە سنووری سلێمانی تورکمانێک دەچۆتە پەرلەمانەوە هەر هەمووی لە هەولێرەوە و مەسیحیەکانیش هەر لەو سنوورن بۆیە پێم وایە بە شێوەیەکی عادیلانە ئەوە بێت یەکێتی لەسەر ئەهموارکردنەوەی ئەو یاسایە زیاتر خەمی خەڵچێتی زیاتر ئاشکردنەوەی خەڵک زیاتر پەرەپێدانی دیموکراسیەتە لە هەرێمی کوردستان لەسەر ئەساسی ئەوە پارتی چیەڵە پێم کۆبنەوەی 28 مانگ نوێنەرەکانیان چیانەوە نوێنەرەکانیان پێم وایە گەیشتون بە نەک پێم وایە خۆی گەیشتون بە ئەو خاڵانەی کە باسم کرد و ئەوانیش ڕێککەوتون لەسەرەمە ڕایەکەوتون لەسەر ئەو خاڵی جەوهەری ناکۆک چیەکەواتە بڕیار لە هەڵبژاردن نادرێ خۆی خاڵت جەوهریەکان ئێوە جاران پێمان وابوو یان پێیان وابوو کە دەکرێت کات نەماوە و کۆمەڵێک لەو بابەتانە هەبوو بەڵام پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوەی کە دەبێ هەڵبژاردن بکرێ بەڵام بە سیستەمێک کە سیستەمەکە لەگەڵ دیموکراسی تایەک بگرێت باشە دوێنێ لەو کۆربەندەی هەولێر سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیەڵێ هەڵبژاردن ئەگەر بەڕێکەوتن نەبێت ناکرێ ئیتر هەر هێز و لایەنێک بێوێ ئەنجامی باڵێ ناکرێت ینی ئەوڕێی یەکێتیە کاڵێ بەو شێوەیە کە دەمانەوێت بێ ڕێکەوتنی لەسەر بکەین ئەوەی کە هێزێک لایەنێک بێوێ خۆی بە خۆسەپاندن ینی پرۆسەکە ئەنجام بدا هەڵبژاردن بە زۆرەکرێ نوێنەرەکانی پارتی چیان دەوت لە کۆبوونەوەکرد خۆی هەڵبژاردن بە زۆر ناکرێت وەکو سەرۆک بافڵ وتی چونکە بە زۆرکردن یاخود لە سنوورێک تۆ گەر بڵێن و نەڵێن ئێستا کە تقریبەن شێوەیەک لە شێوەکان سیرەکەی سلێمانی ئەو حسارەیە ئەو شتانەی کە خراوەتە سەری وەکو سەرۆک بافڵ لە زۆر خاڵەکان ئیشارەی پێدا مەسەلەن تۆ دەی
ئەمری قەبزی بۆ جێگیری سەرۆکی حکوومەت دەرەکەی لەولایە دێ مەسەرەن 11 کورسی هەیە کە پێکهاتەکانە وەکو کوردەواری دەڵێ بجێبە بۆ پارتی و کۆمەڵێک جوانبی تر هەیە لەلایەنی هەڵبژاردنە کە بیانەوێ ئەگەر بە زۆر سندوق لێرەدانێن ناتوانن چکە بۆ تاوەکو ئێمە من یەکشت دەڵێم پێویستە لایەنە کوردیەکان بە پارتی و بە هەموو لایەنەکان کۆک بن چونکە هەرێمی کوردستان دوای ئەو هەموو ساڵە قوربانی دانا ئەمڕۆکە ناکرێت لەسەر کورسیە دوو کورسی بین لەباری ببین یەکێتی نیشتیمانی کوردستان بەو گیانە بیرەکاتەوە کە دەڵێ بە زۆر ناکرێت مەسلەی ئەوەیە ناکرێتەوە هەرێمەکە لە بار بەرین لە پێناو دوو کورسی لە پێناو دەسەڵاتێک کە بەیانی هەر هەمومان تایە ئەچین دەگەڵ یا ئەگەر بێت و بە شێوەیەکی گونجا و معاملە لەگەڵ یەکترانەکەین باشە ئێستا بڕیارەکەی کۆبنەوە نوێنەرانی دەستگای هەڵبژاردننی یەکێتی پارتی بڕیارە ئەم شەمەی داهاتوو کۆببنەوە لەسەر ئەو خاڵانەی کە ماوە من نامەوێت خاڵەکان باسکەم باشواتە دوو ڕۆژی تر کۆبنەوە بەڵێ بەنیاز لەسەر و خاڵانەی کە هێشتا ناکۆکی لەسرە لەسەر ئەو خاڵانەی کە ناکۆچیان درێژە پێدانی ئەو کۆبنەوانە میکانیزمەکان لەسەر ئەو میکانیزمانی کە پێویستە ئەو خاڵانە جێبەجێ بکرێ کە چۆن جێبەجێ بکرێت چکە تۆ دەبێ ئەو هەمواری یاسایە بخەیتە پەرلەمانەوە لە پەرلەمانیش سەرەتا دەبێ یاساکە هەموار بکرێ ئەنجە کۆمیسیۆنی ڕاپرسی هەرێمی کوردستان دەنجی لەسەر بدرێت چکە تۆ تا یاساەکە دەنجی لەسەر نەدرێت کۆمیسیۆن دەنجی لەسەر نادرێت اینجا کۆمیسیۆن نۆ ئەندامی هەیە لەو نوۆیە دوانی یەکیان کۆچی دوایی کردووە خوای لێ خۆش بێت چیان پۆستی وەرگرتووە ئەوانش دەبێت جێگاکانیان پڕ بکرێتەوە چکە ئەگەر کۆمیسیۆن کە هەڵبژێردرایەوە جاریشتر لیژنەیەک لە پەرلەمان دروستە بێ بۆ هەڵبژاردن و دانانی ئەو کۆمسیارانەوە لە ناویشانە دەبێ بەلای کەمی دوو یاسایی تێدا بێ ئەنجە لە پێکاتەکان و ڕێژەی ژنیش ڕەچاو بکرێت لەو دانانە باشە کەواتە ئێستا بەکۆی گشتی توانین بڵین ناکۆکیتان زیاترە یان لێک تێگەیشتن لەگەڵ پارتی پێم وایە لێک تێگەیشتن زیاترە چونکە دەبێ هەڵبژاردن ئەم ساڵ بەو سیستەمەی کە لایەنەکان دەیانەوێ نەک ئەوەی کە تاگ لایەن بێ بەو سیستەمەی کە لایەنەکان دەیانەوێ هەڵبژاردن بکرێ کەواتە ئەم وردەکاریانە لەگەڵ یەکتر باسەکەن شەممە حتمما باسیەکەن زۆر باشە لێک تێگەیشتنی وانیش هەیە بۆ ئەو پرسانە بەڵێ هەیە دەستان خۆش بێ کاک زووتیار سپاس بە ڕوونکردنەوەکانە سپاس بە ئامادەبوونت زۆر سپاس ئەوە مای خۆشحاڵەیە کە لێک تێگەیشتن هەیە و کۆبوونەوەکانتان بەردەوامن و مژدێکی خۆشە بۆی کە بتوانێت لەم ساڵدا هەڵبژاردن بکرێ وەکو پرۆسێکی دیموکراسی